هەرسەبارەت بە دانوستان و کۆبوونەوەکانی نێوانشاندی حکوومەت هەرێمی کوردستان و بەغدا سەبارەت بە پشتی هەرێمی کوردستان سەبارەت بە پشتی هەرێمی کوردستان لە پڕۆژە بودجەی ساڵی 2021 عراق من میوانێکم لەگەڵ دەبێت دکتۆر بەشیر حەداد جێگیری سەرۆکی پەرلەمانی عراق لە بەغداوە لەگەڵمان دەبێت. دکتۆر بەشیر ئەم کاتتان باش. سبەی بڕیارە شاندی حکوومەت هەرێمی کوردستان دوا کۆبوونەوە لەگەڵ هادی عامری ئەنجام بدەن چونکە شیعەکان ئەویان ڕاست پاردووە بۆی بڕیاری کۆتایی بدا لەگەڵ شاندی حکوومەت هەرێما. پێتان وایە سبەی بگەن بەڕێکەوتن لەگەڵ بەغدایە؟ بەناوی خی گەورە مهرەبان سلااو لە جەنابتان سلااو لە بینەرانی بەڕێزی کوردستان 24 سپاس. سەرەتا دەمەوێت پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی خۆمان و ئاراستەی کەس و کار و بنەماڵە و خۆشەویستانی برای بەڕێزمان کۆچکرد و دکتۆر ئارام باڵەتەیی بکەم. بەڕاستی ئەو برایەمان کەسێکی لێ هاتوو و کەسێکی دڵسۆز و کەسێکی بەتوانا بوو لە کارەکەی خۆیدا بۆیە هەم فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان و هەم ئێمە وەکو پەرلەمانیش زیانمەند بووین بە کۆچکردنی ئەو برا بەڕێزە و لەخوای گەورە داواکارم کە بە بەهشتی پانوبەرینی خۆی شادی بکە و سەبوریش بە کەس و کارەکەی بدات. سەبارەت بە پرسیارەکەی جەنابتان بەڵێ ئەمە چەند ڕۆژێکە شاندی هەرێمی کوردستان لە بەغدایە و لەو ماوەیەدا چەندین جار ئەم شاندە هاتوۆتە بەغدا و گفتوگۆیەکان بەردەوام بووە لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگەڵ لیژنەی دارایی و لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان. ئێستا ماوەتەوە سەر ئەوەی کە لیژنەی دارایی و حکوومەت وەزارەتی دارایی و کۆمپانیای سۆمۆ هەرچی بەیانات و داتا و ژمارەیان داوا کردبوو لە حکوومەت هەرێمی کوردستان ئەم شاندە پێی داون و هەموو پێداویستەکان ئەوانەی کە ئەو پرسیارانیان کردبوو ئەو زانیاریانیان کە داوا کردبوو ئەم شاندە هەمووی پێداون. ماوەتەوە ئێستا بۆ بەیانی بڕیار وایە بەیانی ئاخر ڕاو بۆچوونی لایەنەکانی شیعەکانمان پێڕابگەینن بۆ ئەوەی بزانین ئەو ڕای ئەوان چییە و ئەو بۆچونەی ئەوان چی ئایا تا چەند لەگەڵ دەستور و لەگەڵ دەرپەروەریدا دەگونجێت. بەڵێ باش کەواتە ئەمەلێک هەیە بگەن بەڕێکەوتن دکتۆر بەشیر چکە تاوەکو ئێستا چەندین کۆبوونەوە کراوە لەم کۆبوونەوانە بەرچاوڕوونیەک نییە کە بەچی دەگەن. ئەمە تاکو ئێستا ئەمەل و هیوامان هەیە و بەرچاومان ڕوونە و ئێمە هەموو ئەو بژاردانەی کەەوە پێویست بووە پێشکەشمان کردووە شاندی حکوومەت هەرێمیش هەموو داتاکان و زانیاریەکان و گوتم پێشکەش کراوە لیژنەی دارایی کارەکانی خۆی تەواو کردو هەمووی ئەوەی ماوەتەوە کە ئالیەتی میکانیزمی ڕادستکردنی نەوت و بڕێکەی لە حکوومەت هەرێمەوە بەرەو حکوومەتی بەغدا. پێویستەوە بزانین کە هەموو لایەنەکانی شیعە یەکدەنگ نین لەسەر ئەوە کە ئایا بە چ میکانیزمێک ڕێکەوتن لەگەڵ هەولێر بکەن. بۆیە هەندێک لە لایەنە شیعیەکان زۆر نەرمیان نواندووە و لەگەڵ ئەوەن کە ئەو دقەی کە لە پرۆژه یاساکەدا هاتووە لە ئەسڵدا ئەو تێپەڕێ یان دقێکی دیکە کە لە چوارچێوەی دەستور دابێ گفتوگویان لەگەڵ بکەن. بەڵام بەشێک لە لایەنە شیعیەکان و لە ئەندام پەرلەمانەکانیان بەداخەوە تا ئێستاشی لەگەڵ دابێ توندی دەنوێنن و داوا دەکەن کە هەموو مەلەفی نەوت بە یەک جار ڕادستی بەغدا بکرێت. ئەمەش خۆی لە خۆیدا هەم پێچەوانەی دەستورە و هەم پێچەوانەی یاسایە و هەم پێچەوانەی واقع و جێبەجێکردنیشە. پێچەوانەی دەستورە لەبەر ئەوەی کە دەستور بۆ خۆی ئاماژەی بۆ دەکا کە هەرێم مافی ئەوەی هەیە کە بە تەنسیق لەگەڵ بەغدا بەیەکەوە مەلەفی نەوەڕێوە بن کەواتە ناکرێ هەموو مەلەفەکە بە یەک جار ڕادستی بەغدا بکرێت. نایاساییە لەبەر ئەوە حکوومەتی بەغدا ڕێک کەوتووە لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان کە هەموو نەوتەکە ڕادەست ناکرێت. ئەوانەی کە نەرمیان نواندووە چێن و ئەوانەی ڕقن کە دەیانەوەی هەموو نەفتی هەرێمی کوردستان نەوتی هەرێمی کوردستان بۆ خۆیان برن لە ڕێگەی بەغدا بفرۆشێت چێنەوانە؟ تا ئێستا ناتوانین بڵین ینی ناوەکان بێرین کامە نەرمینوانەکە بەڵام تێیاندا هەیە بۆ ئەوەی کە کارەکە ئاسان بۆ تەنانەت ئیوان تێدا هەیە ناو لایەنە شیعیەکان دەڵێن کە ئەگەر لەگەڵ هەرێمی کوردستان نەگەینە ڕێککەوتن ئەسڵەن دانیشتن ناکرێەوە نایەڵین ئەم
بودجێ تێپەڕێ بۆی ئێستا مە نامانەوێت بەڕاستی ناوەکان بڵین و ئیستفزازیان دەگلایانی دیکە بکەینەوە ئەو لێک نزیک بوونەوەی کە ئێستا هەیە و کە ئومێد دەکەین بەیانی ئینشاڵڵا بگرینە ڕێکەوتنێک نامانەوێت ئێستا بە ناوهێنان ئەوان هەندێک تێک بدەین بۆیە ئێمە چاوەڕوانی ئەوە دەکەین کە بەیانی پێنجشەم ڕای هەموو لایەنەکان لە ڕێگای بەڕێز عامریەوە کەویش لیژنەیەکی پێکەینەوە لەسەر ئەندام پەرلەمانێکی شیعە کە ئەم لیژنەی هەڵدەستن بە دانانی سیاغەیەک و دەقێک ئەم دەقە دیسان شان یاریمی کوردستان گفتوگۆی دەکا ئایا لە چوارچێوەی دەستوردایە یان نا هەر دەقێک ئێمە کێشەی ئێمە دەق نییە دەقەکە بە هەرچ دەقێک بێبێنن بەڵام ئێمە مرجمان ئەوەیە کە ئەو دەقەی دێنن دەبێت لە چوارچێوەی دەستوردا بێ و قابلی جێبەجێکردن بێ یعنی دەقەکە واقعی بێ کە جێبەجێ بکرێت بەڵام ئەگەر جێبەجێ نەکرا ئەمە دیسان قبول ناکرێت. دکتۆر بەشیر جیاواز لەمانە تۆ لەگەڵ وەزیری پیشەسازیە پەیوەندیتان هەبووە قسەت لەگەڵ یا کردووە سەبارەت بە شایستە داراییەکانی جوتیارانی هەرێمی کوردستان بڕیار وایە هەفتەی داهاتوو نیوەی پارەکەیان بۆ سەرف بکرێت چ گەرانتێک هەیە بۆ ئەوەی ئەم پاریان بۆ سەرف بکرێت بەدەستیان بگات لەگەڵ وەزیری پیشەسازی نا لەگەڵ وەزیری بازرگانی بازرگانی چەندین جار پێشتر قسەمان کردووە و بەڵێ ئاخر جاریش آخر جار لەگەڵ بەڕێز مستەفا کازمی کە چاومان پێیکەوتە هەر لەبەر ئەو بابەتە لەبەر دووشت چوینە لای بەڕێز مستەفا کازمی هەم لە بۆ شایستە داراییەکانی جوتیاران و هەم دیسان ڕێگەدان بە هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلەیمانی بۆ ئەوەی کە زێر تێیدا هاوردە بکرێەوە ڕەوانەی دەرەوە بکرێت وەکو فڕۆکەخانەیەکانی بەغدا و نەجەف و شوێنەکانی دیکە ئەم دوو بابەتە بەڵێنیدا کە هەردوو بابەتەکان جێبەجێ دەکا و لە پێش من بەڕێز مستەفا کازمی پەیوەندی کە لەگەڵ وەزیری بازرگانی و لەگەڵ لایانی پەیوەندیدار بۆ مەسەلەی فڕۆکەخانەکان ئەمڕۆ من دیسان پەیوەندیم کردەوە بە بەڕێز دکتۆر عەلام وەزیری بازرگانی عێراقی گوتم ئەو مەسەلە گەیشتە کوێ بۆ وا دواکەوت بۆ تاخیر بوو ئێمە لێ پێچینەوە دەکەین ئەگەر بزانینەوە وەڵام نادەنەوە یان هەر دەستیمان پێ دەکەن و کات دەبەن ئەمە تا ئیجراعاتی خۆمان بکەین گوتی نا بابەتەکە تقریبا تەواو بووە بەڵام لەبەر ئەوەی ئێستا بار و دۆخی عێراق لایەن داراییەوە بۆ خۆتان دەزانن چۆنە و بودجە لای خۆتانە دەزانن کە چۆن گوشتاوە بودجەکە بۆیە ناتوانین هەموو شایستەکان کە نزیکەی 570 ئەوەندە ملیار دینارە ناتوانین بە یەک جار هەمووی سەرفکەین بەڵام بە دوو جار ئێستا نیوە سەرف دەکەین نیوەکەی دیکەش بۆ دوای پەسەندکردنی بودجە ئێمەش لەگەڵ بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کە سەرف دەکەن هەفتەی داهاتووە وا ڕێکەوتین وامە بە باشدانی کە ئەو نیوەی وەربگیرێ ئەو وای گوتی سبەینە پێنجشەم کۆبوونەوەک دەکرێت لەگەڵ لقەکان لەگەڵ بەڕێوەبەری لقەکان لە پارێزگاکان لەگەڵ بەڕێوەبەری گشتی دانەوێڵە لە بەغدا بۆ ئەوەی لیستەکان پاکنووس بکەن و تەواو بکەن ئامادە بکەن بۆ ئەوەی هەفتەی داهاتوو بتوانین چەکەکان سەرف بکرێت ئەو نیوەیە دابش بکرێت بەسەر جوتیارەکان ئێمە ئومێدمان وەیە کە لە هەفتەی داهاتوودا کێشەی زێڕەکە دیسان ئەمڕۆ بەڵێ دیسان پەیوەندیمان کرد بە سەرۆکی دەستەی ڕاوێژکاران لە ئەنجومەنی وەزیرانی عێراقی پێمە ڕاگەن گەیشتە کوێ گوتی ئێمە نووسراومان کردووە بۆ بەڕێوەبەراتی گشتی یاسایی واروها بۆ ئەمیندارێتی ئەنجومەنی وەزیران ئەوانش وەڵامی ئێمەیان داوەتەوە کە ڕاتان چی ئایا ئەم دوو فرۆکەخانەیە داخل بکریانە گوتی ئێمەش ڕامان ئەوەیە پێمە ڕاگەاندوم بەڵێ ئەم دوو فرۆکەخانەیە لەبەر ئەوەی فەرمین و هیچ جیاوازیەکیان لەگەڵ فرۆکەخانەکانی دیکە نیە ئەسڵەن لەوێ هاوردەکردن و وەچوونە دەرەوە زیاترە قازانجەکە لەوێ زیاترە بۆ حکوومەت دەگەڕێتەوە بۆی ڕامان وایە کە بکرێت ئەمەش ئەم نووسراوە بۆ ئەنجومەنی وەزیران دەگەڕێتەوە ئەویش ئومێد وایە لە ئایندەیەکی نزیکدا بڕیارەکە بە شێوەیەکی ئیجابی کە مۆڵەتەکە بکرێتەوە بۆ هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سلەیمانی. سپاس بۆ دکتۆر بەشیر حەداد جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق کە لە بەغداوە لەگەڵمان بووی. سپاس بۆ جەنابتان.